تایبەتمەندی ئەو سەرروپێمە ئەوەیە سادیە نابرێن بەهاراتە یان بیبەرە یان ئەو شتەیە دومیشتیش بەکابان ئەو سەرروپێ ئۆخاوینەکەینەوە یعنی دەرمان ئەو شتانە هیچ تێ ناکرێ سادە و سادەیە کو ئەوەی لە ماڵەوە چاکەکرێت ئەی چۆن هەموو کابان لە ماڵەوە ئەخاوینە کات و جوان جوان ئەمەش دینین بەس ئەیفرۆشین باش خۆی ئەو جۆرە خواردنانە بە بیبەر و تونی و ئەوانەوە بەتامترە خەڵک داوای ناکە یانێ و بەست سادەیە خەڵک داوای ناکە کە خواردنەکەی تونتر بێت چکە بۆ جەوی ساردیش خواردنی تون خۆش وەڵا لۆ داواکردن ئەکەمترە برن هێوارێ بابی بەریتی دابی هێوارن بە ئەکشمشتی دابی ئێمە هەمومان ئەکرد لە سادە ئیخواستی زیاتر لە سەرترە چکە هەموو ڕۆژ دەبی دووبارە ئەمە ئەو سەرروپێی زیادکەین ئێستا بەڕانەکەن ئێستا دوونێ شوێ دیکە مشتریم لە چۆمان هات بوو پێی گوتم گوتی سێ سەرروپێی تەڕادم بۆ هەگرە بەم هەگر بوو وەڵا یعنی ئەوەندە قەرەباڵغی بوو تەلەفۆن لۆدات مشتری لێرە بوو و بە باڕانە گەیشتم ئەو سێ سەرروپێ لۆ هەگرم تقریبا سعاتش لێ ڕاوەستا بوو بەشی نەکەوت زۆر بە عازی ڕۆی ئاخیری هەستم ئەوەی دوو نەفەرم بەعدزکردم هاوڕێکی زۆر خۆشەویستم و گوتم ئەگەر پێت بکرێ ئەو دوو نەفەر سەرروپیانە بابی دەمە ئەو برادەرەی با لێم عاجز نەبێ یعنی هەبەس ما بوو هەبش کاتە شەڕش باش و دەخوای بە زیادی ئەوم بەڕێ کرد لێم عاجز نەبوو